بەڕێزان کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شەوانیشدا لە قەزای چەمچەماڵ بەردەوامە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی بەهاوڵاتیان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەمە. جەلال حسێن پامنێری پێم لە چەمچەماڵەوە لەگەڵم دەبێت. جەلال سڵاوت دەبێت، تۆم کاتت باش. زانیاری سەبارەت بە کارەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ چین لای تۆ زانیاریەکان و ئەوان تا چەند بوونەتە هۆکاری خزمەت لە ناوچەکە؟ بەڵێ کاکارزان سڵای خی گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێت. دیارە ئەتوانین بڵین لە ئێستاە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ ماوەی کەمتر لە 3 مانگە چەند بەشێکی ئەکتیڤ بووە تا بەڕووی هاوڵاتیانی سنوورەکە چ سەنتەری قەزای چەمچەماڵ وە چ ناحیەکانی دەوروبەری کراوەتەوە. بەڵام لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە مەبەستی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی سنوورەکە کۆمەڵگەکە بڕیاری داوە بە شەوانیش لە خزمەتی هاوڵاتیان دابێواتە ئەو بەشانی کە لە ماوەکانی ڕابردوودا بڵین کە ئەکتیڤ کراوە ڕێی هاوڵاتیانە لە ئێستاشدا بە شەوان لە کاتژمێر 9 شەو تا 11 و بڵین 11 بەڕووی هاوڵاتیانی سنوورەکە کراوە دەبێت. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر بڵینکردنەوەی کۆمەڵگەکە لە شەواندا وەکردنەوەی بەشەکانی تر لە ماوەکانی داهاتووە لەگەڵ بەڕێز کارزان تاهیر سەرپەرشتیاری کۆمەڵگەی پزیشکی بەخشین گفتوگۆەکەم لە چەمچەماڵ. کارزان سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ ئامانج و مەبەستان لە کردنەوەی کۆمەڵگەکە چییە لە شەوانی ڕەمەزاندا و تا چەند مەبەستانە خزمەتی هاوڵاتیانی سنوورەکە بکەن لە دەڤەری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری؟ بەناوی خوای پەروەردگار سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. طبعا ئێمە لە دوومانی ڕابردووە ئەو بەشانی کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین مۆڵەتی فەرمیمان بۆ وەرگرتووە و بەشەکانمان بەڕووی هاوڵاتیانە کردووەتەوە. لە ڕابردووە شەفتی ئێوارانمان کاری کردووە و لە سەعات 2 دوانی وەڕۆ بەردەوام بووین لە خزمەتی هاوڵاتیانمان لە بەو بەشانی کە هەمانەوە کە بریتیم و لە تاقیگە کە تەواوی ئەو فعسانی کە پێویستە هەیە لێرە الحەمدوللا و لە عینەن کاتە بەشی دەرمانخانەمان هەم بۆ تیژیشمان ئەکتیڤ کردووە. بەڵام لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان خی پەروەردگار عیبادەتی هەموو لای قبوڵ بکە و تەندروستێکی باش بۆ هەمووان بە لای خی پەروەردگار بۆ ئومێد دەخوازین. ئێستا ئێمە بڕیارمان وایە لەبەرەوەی کە خەڵک عادەتەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کەمێک بڕێک لە شەکەت و ماندووبوونی پێوە دیارە. شەفتی ئێوارانمان وەکو خۆی ماوەت و عادەتەن لە سەعات 1:02 دەست بەکەین بە کارەکانمان تا پێش مەغریب. بەڵام بۆ ئەوەی کە دەرفەتێکی زیاتر بدەین بە ڕێزانی کە ئەیانەوێ سەردانمان بکەن و ئێمەش خزمەتەکانمان بۆوان بگات وریارمان داوە لە دوای نوێژی تەراویح حجارێکی تر تا سەعات 11 شەو لە خزمەتی هاوڵاتیانی شاری چەمچەماڵ و چواردەوری ئادەمین و عادەتەن خەڵکانیش لەو فترە زەمەنیە کە ئەگەر بە ڕۆژا پیان نەکرێ و ینی بە ڕۆژەبوون نەیەڵێ بگەنە ئێرە لە شەوانە دێنە ئێرە و فحسەکانیان نەکەن و توانێت بۆ ڕۆژی دایندا هەر شوێنێکیان پێویست بێ و فحسیان بۆ خۆیان جاری وایە وەکو چۆنەڵێ ڕۆشنبیرێکی تەندروستی کە ئێستا الحەمدوللا لای هاوڵاتیان دروست بۆ خۆیان پێویستیان پێێتی ئەیکەن لای ئێمە. ماوەسا ئەو دەرمانانەی کە لێرە هەن لە ڕووی نرخ و کوالیەتی و هیچ جیاوازیەکیان لەگەڵ بازاڕە هەیە یاخود ئەو پشکنیانەی کە لێرە ئەکرێت چ بە شەو چ بە ڕۆژ بۆ هاوڵاتیان ئایا لە ڕووی نرخەوە هیچ جیاوازیەکیان لەگەڵ تاقیگە و دەرمانخانەکانی ناو بازاڕدا هەیە؟ بەڵێ بەتاکید ئێمە ئەو وەشانەی کە ئێستا کردومان و ئەوانشی کە ئینشاڵڵا لە داهاتوو ئەمەکرد لە ڕووی نرخ و کوالیتیەوە بەتاکید دەبێت جیاواز بێ لەبەرەوەی کە ئەو فحسانی کە ئێستا ئێمە لەم کۆمەڵگایەکەین لە ماوەی ئەم دوو مانگی ڕابردەوە ئێستاشی لەگەڵا بێت هەموو تێستەکانمان لە خوار بازاڕەوەکەن چونکە بەڕاستی ئێمە ئامانجمان خزمەتکردنە نەک بزنسکردن لەسەر ئەم کارە بۆیە ئەوەی کە هەمانە بەڵێ بەتاکید وە جۆری دەرمانەکانیشمان ئێمە بە دوایەوە گەڕاوین کە کواڵەتی باش بێ کە نەخۆش ئەگاتە لە ئێمە تەندروستی خاتە بەردەستی و ئێمەش بە ئەمانەتەوە ئیشی لەسەر بکەین و تەواوی ئەو کارمەندانی کە لە بەشی دەرمانخانەی شەکان هەر هەمویان بریتین لە پزیشکی دەرمانساز تا ئێستا هەموو کارمەندەکانمان ینی پسپۆڕە لە مەجای خۆیەوە دیارە ئەو سافە بەڕێزەشی کە لە ناو تاقیگا کار دەکەن خەڵکی بەتوانە و صاحبی ئەزمونن و صاحبی ماسەرن کە لێرە کاری خۆیان دەکەن بۆ لە ڕووی کواڵیتی و لە عینەن کاریشا لە ڕووی نرخەوە نرخی ئێمە جیاوازە لە بازار و کەمترە لە بازار. ماوەساوە کۆتا پرسیارەگەر هاوکارم پرسیارێکی تایبەتی نەبێ بەتاکید ڕەنگەوە پرسیاری زۆربەی هاوڵاتیان بێ لە ئێستاکردنەوەی تەواوی بەشەکانی نەخۆشخانەکە بەچۆ گەیشتووە و ئایا بڵین ئێوە لە هەوڵان ئایندەیەکی نزیکە کە سەرجەم بەشەکانی تر بەڕووی هاوڵاتیانی سنوورەکە بکرێتەوە و خزمەتی چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە بکەن؟ بەڵێ بەتاکید ئێمە لە ڕاستیە ئەوەی کە ئێستا کردومانەتەوە لەبەرەوەی ئەم بەشانە توانراوە زووتر مۆڵەتی بۆ وەرگرێت و کارەکانی ئاسایی ڕۆشتووە بەشێکی یاسایی کردومانەتەوە بەڵام ئەو بەشانی کە تایبەتن بە دانیشتنی دکتۆرە بەڕێزەکان و بینی نەخۆشەکان لە لایەنی دکتۆرەکانەوە کە بەشێک یعنی تا حدێک لەوەکانی کە دواکەوتووە ئەگەڕێتەوە بۆ جۆرە لە ڕۆتیناتی دەوائیر و کە ئیشانە کە ئێمە هاوشان لەگەڵ ئەو خزمەتانی کە لێرە دەکرێت بە بەردەوامیش لە ڕێگەی
ئەو تیمانیتر هەکە هەمانە بە بەردەوامی عادەتەن لەگەڵ دەوایرەکانە خەریکین بۆ ئەوەی کە ئومێدین لە کورتترین کات وە لە نزیکترین کاتە بتوانین هەموو بەشەکان بکەینەوە لە خزمەتی وڵاتیانی خۆمان نابین. بەڵێ کاکارزان ئەگەڕێم وەلای جەنابە دەوتەکانی بەڕێز کاکارزان تایر سەرپەرشتیاری کۆمەڵگەی پزیشکی بەخشین بوو لە قەزای چەمچەماڵ سەبارەت بەکردنەوەی بەشەکانی کۆمەڵگەکە لە شەوانی ڕەمەزاندا و خزمەتکردنی هاوڵاتیانی سنوورەکە چ لەسەر ئاستی قەزاکە چ لەسەر ئاستی ناحیەکانی دەوروبەری. بەڵێ جەلال حسێن پەیامنێری پێم لە چەمچەماڵەوە سپاس بۆ زانیاریەکانت.